ماوەی 3 ساڵە دانیشتوی شاری سلێمانیە، بەڵام لە بنەڕەتدا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە بە مەبەستی وەرگرتنی بەنزین هاتووەتە یەکێک لە بەنزیخانەکانی شارەکە. بە بڕی 15,000 دینار بەنزینی داوا کردووە، بەڵام لە بەرامبەردا چەند لیترێکی کەم بەنزینی وەرگرتووە. بەو هۆیەوە نیگەرانە لە گرانی و خراپی کوالێتی بەنزینەکە و دەڵێت ئەو 15,000 لە ڕۆژهەڵات زیاتر لە 100 لیتر بەنزین بە کوالێتێکی زۆر باش دەکات. ئەو پارەی کە ئیسا ئێمە دامان 15,000 دینار تقریبان 320,000 تمەنەکە لە ئێران بنزینێکی بە کوالیتی زۆر 110 لیتر بنزینی بە کوالیتی و کەیفێتی زۆر باش و ئەو توانین ئەو سیارەکەتە ئیسفادەی لێ بکەیت. بەس لێرە تەبیعەتەن نرخی بنزین زۆر بەرزە، کوالیتی زۆر هە لە خوارەوە سیارەی ئەم برادەری ئێمەشکە لە ئێرانەوە هاتووە زەن ئیشی پێ ناکەن. بەنزیخانە بازرگانیەکەم بەرەو یەکێک لە بەنزیخانە حکومیەکان جێهێشت. هاوشێوەی بەنزینە بازرگانیەکان شۆفێران لە نرخی ئەمیش نیگەران و دەڵێن لە بازاڕە جیهانیەکان نرخی نەوت داپەزیوە، بەڵام حکومەت ئامادە نیە نرخی ئەم بەنزینە حکومیە کەم بکاتەوە. طبعا ئەمە لەگەڵ بازاریشا فەرقیەیە تا حەدێک. ئەوەی بازار گرانتریش ئاقل دوکان هەرسان بێ. خۆی هەردووکیان هەر گرانە، ینی بەڕاستی هەردووکیان هەر گرانە، تۆ بەراو لە بینی دوشتی خراپ ئاغی. ئەیوانە هەردووکیان گرانە، پێویستە هەرسان بێت. بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانیش دەڵێت لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە هیچ ڕاستپاردەیەکمان بە ئامانجی دابەزانی نرخی بەنزینی پاڵپشتی کراوی حکومەت بەدەست نەگەیشت. سەرۆکی لیژنەی وزە لە ئەنجومەنی پارێزگا سەرسوڵمانی خۆی لە بەرنامەی حکومەت و وەزارەتی سامانە سروشتیەکان ناشارێتەوە، بەو پێی بەنزینی بازرگانی نرخەکەی دادەبەزێت، بەڵام بەنزینە پاڵپشتی کراوەکەی حکومەت نرخەکەی وەک خۆیەتی. ئەو پارەیە کە دانراوە بۆن بە ناوی پشتیوانی کردنەوە لەسەر ئەساسی لتری بەنزین بە چەندێکدا بە سەروی 1000 دینار دانراوە. ئێستا ئەو نرخەدا بەزیوە بۆ بەنزینی بازرگانی هاتۆ بۆ نزیکەی 900 دینار. بۆیە مەفروضە وەزارەتی سامانە سروشتیەکان پێداچوونێک بەو بابەتە بکات و ئەو نرخەی چاوخشانێکی پیا بکرێ. ئەو پشتیوانیە ئەگەر بەو شێوازەی پێشووتر مابێەوە بەڕاستی گومان ناویوە. بەپێی بەدواداچوونەکانی پەیام لە ئێستادا حکومەت ئامادەنی نرخی بەنزینە پاڵپشتی کراوەکە کە بە 600 دینار بە شۆفێرانی دەفرۆشێت کەم بکاتەوە. بەپێی ئامارە فەرمیەکان تا ساڵی 2021 1,839,506 ئۆتۆمبیل تۆمار کراوە کە پارێزگای هەولێر واتە پایتەختی هەرێمی کوردستان 957,000 ئۆتۆمبیل و پارێزگای سلێمانی 607,000 ئۆتۆمبیل و پارێزگای دووەکیش 237,000 ئۆتۆمبیل لە خۆ دەگرێت. بۆ پڕکردنەوەی خواستی شۆفێران و هاوڵاتیان لە پەیداکردنی بەنزین بە نرخێکی گونجاو پێویستەکە حکومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە 6 ملیۆن لیتر بەنزین بەرهەم بێنێت. بەڵام پێچەوانەی هاوردەکردنی زۆری ئۆتۆمبیل بۆ هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان ئامادە نییە لە ڕێی پاڵاوگەکانی ناوخۆوە سوتەمەنی پێویست بۆ شۆفێران دابین بکات و نرخی بەنزین لەوەی کە هەیە داببەزێنرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.